ئێشتا سوار عەبدوڵاحید خۆزنی پێ نەداون ڕەخنتان لێگرێ ئەڵێ گەندەڵن ڕاستە بەخوا بڵێ حیزن دزن جەردن پیاوکوژن عەمیلن جاشن بەخوا قەسەم هەموویە هەموو سیفەتەکانتان تایە بۆ حیزێتیەکە هەمووتان ناڵێم بەس بەخوا قەسەم مەسوولی گەورەشیان تایە حیزیش لەگەڵ ئەشەکە یعنی دوو دەچین ئەشکەن و ئەشدەن ئەو عەمامە بەسەرەوە نەبووە هەروەکو شاعیرێک جوابم بداتەوە هەموویم بۆ کرد بە شعر ئێستا هەردووچیان لە لای پارتیش و یەکێتیش چکە قەزای ئەخلاقیانش دیسان خۆ بە ئێمە ئاگاتەوە ئێمەش خەڵکێکەیە لەناو ئەوانە پێمانە گەێنێتەوە بە ڕەسم ڕوویان ڕەش بێ ئەوە مەسئولەتی کوردایەتی ئاوە شا سوار عەبدولواحید بە مەزڵومی گیراوە و لەسەر قسەکردنەکانیشی گیراوە مەشروعێکی سیاسی پێ ئەگەرم تاغوتان ڕاستەکەن دیموکراسین فەرم ڕێگای بدەن قسە بکە